سێ زانیاری زۆر گرنگم بۆ هێناون لەسەر ڕەوشی کەشوهەوا. گوێم بە بگرن با بۆتان باسکەم. زۆرێکتان پرسیاریواکن کە ئایا ڕۆژی هەینی 1/5/2026 کەشوهەوا چۆنە بێت لە هەرێمی کوردستان؟ گونجاوە بۆ چوونە دەرەوە یاخودنا؟ بەپێی پێشبینەکان بێت ڕۆژی هەینی کەشوهەوایەکی زۆر خۆش و جێگیری هەیە و خێرایی باش بەگشتی ئاساییە. پلەکانی گەرماش بە چەند پلەیەک بەرز دەبێت و ئاسمان بەگشتی هەتاوە بێ. واتە بۆ چوونە دەرەوە زۆر گونجاوە و ئەتوانن گەشت و سەیران ئەنجام بدەن. بەڵام ئاگادار بن لەوەی کە پلەکانی گەرمە کە چەند پلەیەک بەرزە بێ باشتر وایە کە لە شوێنێک بن سێبەری هەبێت و واروها دژەخۆر بەکاربێن چونکە ئەو خۆرە ڕاستەوخۆ کاریگەریە لەسەر پێست. واروها سەبارەت بە دۆخی بارانبارین. بەپێی پێشبینەکان بێت لە ڕۆژانی یەکشەمە و دووشەمەی هەفتەی داهاتوو واتە ڕۆژانی 3 و 4/5/2026 هەرێمی کوردستان دووبارە بەشێکێنەکەونە ژێر کاریگەری کەشێکی ناسەقامگیری خێرای کەشوهەواوە. لەو دوو ڕۆژەیە کە ئاماژەم پێکردبوو لە سنووری پارێزگای سلێمانی ناوچە شاخاوەکان ئیدارەی سۆران و ڕاپەڕین و ناوچە شاخاوەکانی پارێزگای دهۆک ئەگەری بڕێک باران و هەورە بروسکەی بەهاری هەیە و لە ئێوارەی ڕۆژی دووشەمە کۆتایی پێدێت و ناوچەکانی دیکە ناگرێتەوە وەکو هەڵەبجە و گەرمیان و کەرکووک و هەولێر. ئەمانە بەگشتی کەشەوا پێشبینێکرێت ئاسایی بێ هەتاوەکو نزیک ناوەڕاستی مانگ واتە ناوەڕاستی مانگی 5 دواتر ئەگەری هەیە شەپۆلێکی بارانبارین بە شوی ناوبەنەوە بگاتەوە هەرێمی کوردستان. و زانیاری کۆتاییمەوەیە کە پلەکانی گەرما لە یەکشەمەی هەفتەی داهاتووە بەرزەبێ و هاوکات لەگەڵ ئەو ناسەقامگیری کەشەوە پلەکانی گەرما لە نێوان 7 تاوەکو 9 پلەی سیلیزی بەرزەبێت و ئەمە یەکەمین شەپۆلی گەرمای لە وەرزی بەهارا بگاتە هەرێمی کوردستان. جا ئاگادار بن پلەکانی گەرما بە ڕێژێکی زۆر بەرزەبێتەوە بە جۆرێک لە ناوچەکانی باشووری گەرمیان پێویست بە ئامێری فێنەکەرەوە بێ واتە کەشوهەوایەکی گەرمی شێدارێ بێت و ئەمە یەکەمین گەرماشە و بەدەر لەمەش پێشبینی مانوایە کە هەتا لە نزیک ناوەڕاستی مانگ یاخود ناوەڕاستی مانگی 5 دووبارە شەپۆلێکی گەرمتر بگاتەوە هەرێمی کوردستان و ئەم شەپۆلە گەرمای یەکشەمە هەتاکو ڕۆژی سێشەمەش بەردەوامە پاشان بەگشتی پلەکانی گەرما دووبارە دەست بە دابەزی نەکەن و گەرمیەکی ئاسایی دروستە بێت لە هەرێمی کوردستان. ئەمە سێ زانیاری گرنگ بوو لەسەر ڕەوشی کەشوهەوا بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان و دڵنیا بن کە زانیاریەکان لای ئێمە بەبێ ئەمایە چونکە پاش چاودێریکردنێکی زۆر و لێکدانەوەیەکی وردی کەشوهەوا زانیاریەکانم بۆتان هێناوە. والله ئەعلەم، هەر شاد بن.